مامەسا هەر لە دوای ئەو ڕووداوانەوە بەشێک لە چاودێرانی سیاسی پیان وایە کە ئەوەی سوودمەند بوو لەو ڕووداوانە یەکێتی نیشتمانی کوردستانە و بە جملەیەک ئەڵێن قوربانی یەکگرتووە و ئەوەی کە کەوتە ژەرباری ئەو ڕووداوانەوە پارتی دیموکراتی کوردستانە و ئەوەی کە سوودمەندە یەکێتی نیشتمانی کوردستانە بۆ دوولایەنەکەی تری ئۆپۆزیسیۆنیش وا تەسنیفەکەن کە ئەوان تەنها سەیری ڕووداوەکانەکەن تۆمە چۆن نەبینی؟ بەڵێ احتیمالە ئەنج ئەمەش دیسان لە پێناسەکەی جیاوازیمانە بێتەوە، یعنی ئەگەر بڵین یەکێتی ئیسیفادەی لەمە کردووە سوودەکەی یەکێتیە بێ بزانین چییە، بە نەزەری خۆی سوودە یا بە نەزەری ئێمەمانانیش دیسان سوودێکە بۆ ئەو. من پێم وانە یەکێتی هەندێک شت هەیە لە عالەمی سیاسەتە، حیزبێک بۆ خۆی کە بوو دەڵە بووە محاولاکە لە هەموو شتێک بڵێ من ئیسیفادەم کردووە، وەکو ئەو حیزب عنسوریانەیە ئەم وڵاتانە لە هەر شتێک کە ڕووەدا بەکاری دێنەوە بۆ قەزەکەی خۆیان. احتیمالە یەکێتی ئیسیفادەیەکی لەو ڕۆ کردبێت کە بیکا بە وەرە قەزەختێ لەسەر پارتی، بەڵام خۆ چەند بەکاری بێنە ناتوانێت ئەو تین و فشارانی پارتی کە لەسەر یەکێتی دروستی کردوون لە دوای گۆڕان بتوانێت ڕەتکاتەوە. خۆمە ناتوانێت داش بەداشی دامە بکاتەوە لەگەڵ پارتیە. ئەگەر ئیسیفادەشی لێ کردوێ شتێکی ئەوەندە گەورە نەبووە، ئەمما دوو تەرەفەکەی تری ئۆپۆزیسیۆن هەر وەکو بینەری خۆشەویست تەماشایان کردبێ، بەڕاستی ئەوە هەڵوێستەکان ئەبێ یەکگرتوو تەقیمی کا زیاتر، نەک ئێمە کە ئاگامان لە ئەحداسەکان زیاتر هەیە، بەڵام ئاگامان لە پێکهاتەی ئۆپۆزیسیۆن و هەڵوێستەکانیان و اینجا ڕسمیەتی کارکردنیشیان پێکەوە نییە. بەڵێ.